بەڵێم کاتتان باش هاوڕێیان زۆر بەخێر بێن سەر و سەر چاوم هاوڕێیان سەرەتا داوای لێبوردنەکەم کە ماوەیەکە لێتان دابڕاوم دەزانم نزیکەی سێ حوتو وەڵا 4 حوتو دەبێ بەرنامەم ساز نەکردووە لێرە ئەمڕۆ جاری یەکەمە وا بزانم لەو مانگە دێمە پێشبەرتان ئەمڕۆکە بەرنمەیەکی گرنگ و چارەنووس ساز دەکەین کە بابەتێکە زۆر کەس ئەتوانە شاید حاڵیم بۆ بدەن کە بابەتێکە تێیدا من لەو بارەوە کەم تا زۆر ئەتوانم قسە بکەم قسەم کردووە و قسەکانم بەجددی وەرگیراون ئەویش قۆناغی نێوان ئیمرالی و دەوڵەتی تورکیایەکە ئەو قۆناغا هەندێک کەس لەناو دەوڵەتی تورکیا پێی دەڵێن قۆناغی تورکیای بێتەرۆر لەناو کوردەکاندا قۆناغی ئاشتی و قۆناغی چارەسەری پێ دەڵێن هەندێکیان پێ دەڵێن قۆناغی باخسەری و ئۆزەلان هەر ناوێکی لێ دەنێن لی بنێن بەڵام ئەم قۆناغام زۆر گرنگە بابەتێکی استراتیژیە لە کاتێکدا کە لە ناوچەکەدا هیچ دارێک لەسەر بەردێک نەماوە هیچ شتێک وەکو دوێنێ نەماوە هیچ شتێکیش لە سبەینێ و لە سبەینێدا وەکو ئەمڕۆ نامینێ و گارانتی هیچ شتێک نێو ناوچەکە ئامادەیە لە بۆ هەر گۆڕانکاریەکی چاوەڕوان نەکراوە هەر لە بۆ هەندێک لەو بەرنمەیەدا ئەمڕۆ کاپ دێمە پێشبەرتان و باس لەو قۆناغە دەکەین سەرەتا داوای لێبوردنەکەم کە ماوەیەک بەهۆی کاری گشتی کاری تایبەت لێتان دابڕابوو بەڵێ ئەمڕۆکە باس لەو قۆناغا گرنگە دەکەین ئەو هاوڕیانەی لەسەر خەتن تکایە شتێکمان بۆ بنووسن چونکەمە لایفە کە بزانین کێشەی دەنگ و ڕەنگ هیچ کێشەیەک هەیە یان نییە ئەگەر کێشەنەبی تاوەکو بە پەلە دەست بە بەرنمەیەکی چڕ و پڕ بەڵام پخت بکەین لەسەر ئەم قۆناغا ئەو قۆناغا بەرەو کوێ دەچێت قۆناغەکە بەرەو داڕمان دەڕوا وەکو هەندێک کەس چاوەڕێی دەکەنەوە یانیش هیوای بۆ دەخوازن و یانیش قۆناغەکە هەتاوەکو ئێستا بەڕێوێ و لە جێگەی خۆیدایە ئەو هاوڕانەی لەسەر خەتن تکایە شتێکم بۆ بنووسن دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە یان ناتاوەکو بە پەلا دەست پێ بکەن و منیش تۆزێک ڕەحەت بم بزانم کە کێشەیەکی تەکنیکیمان نییە هاوڕیان تکایە شتێکمان بۆ بنووسن تاوەکو بە پەلا دەستی پێ بکەین و ئەو هاوڕیانەی لەسەر فێسبوک و لەسەر ئیکس تەماشامان دەکەن ئێستاکە تکایە وەرنەدەرەوە لەسەر کەناڵی یوتیوبی هیوا خۆشناو هەروەکو ئێستا ناوم چۆن نووسراوە لەسەر یوتیوب ئەمە بنووسە کەناڵەکەی من بدۆزەوە سوبسکرایب ئیشتراکی بکەم و دوای ئەوە لە لایفەکەدا تەماشای بکەم ئەو هاوڕیانەی لەسەر خەتن تکایە شتێکمان بۆ بنووسن دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە یان نا تاوەکو بە پەلە دەست بە بەرنمەکە بکەین و بە پەلەش کۆتایی پێبینین هاوڕیانی سەرخەت تکایە شتێک بنووسن دەنگ و ڕەنگ دەنگم دێ هاوڕیان یان نا تاوەکو دەستی پێ بکەم تکایە شتێک بنووسن بە یەکگوشە وەلا هەمان کاتدا سلااوان لێبێ کاک ڕێدار دەنگم باشە کاک ڕێدار تکایە بۆم بنووسم و هاوڕێیان تکایە چکەتان لێ دەکەم لەسەری یوتوب جەڕسێک هەیە زەنگوڵێک هەیە تکایە چرکەیەکی لەسەر بکەن باشتر دەبێ بۆ ئەوەی ئەو هاوڕێنێکە لە مێژە لێمان دابراون دووبارە بێنە ئەو ژوورە و ئەو بابەتە ببینن بەڵێ دەست پێ دەکەین دیارە کێشەیەکی دەنگ و ڕەنگ و هیچ شتێک نییە ئەو هەروەکو باسم کرد ئەو هاوڕیانەی لەسەر فێسبوک تەماشامان دەکەن ئەوانەی لەسەر ئیکس تەماشامان دەکەن تکایە وەرنەدەرەوە لەسەر فێسبوک و لەسەر ئیکس ئەو بەرنمەیە بەردەوام ناکا بەڵام لەسەر کەناڵی یوتیوب بەردەوام دەکەم بەخێر بن سەر و سەر چاوم هەر هەمووتان بەڵێ هەروەکو دەزانن لەو ماوەیەدا گفتوگویەکی زۆر هاتە ئاراوە و چاپەمەنی کوردستانی عراق لە بەرەوەی چاپەمەنیەکی حیزبیە بە شتە بچووکەکانەوە خەریکە بە گفتوگۆی لابەلا و گفتوگۆی حیزبی و گفتوگۆی نابەرپرسیارانە و گفتوگۆ لەسەر مردووەک و گفتوگۆ لەسەر زیندوەک و گفتوگۆ لەسەر مەلایەک و لەسەر ئەم جۆرانە خەریکە بەڵام ئاگای لە بابەتە استراتیژیەکان نییە ئاگای لەو بابەتانە نییە کە کاریگەری لەسەر هەموو بەشەکانی کوردستان دەبێ یەکلەوانش بابەتی کێشەی کوردە لە تورکیادا ئەو کێشەیە
بە باش و یانیش بەخراپ بێ کاریگەری لەسەر هەموو بەشەکانی کوردستان دەبێ هەروەکو پێشتر لە ڕۆژ ئاوادا بینیمان هەروەکو لە کوردستانی عراقدا لە باشوور بینیمان هەروەکو لە ڕۆژ هەڵاتدا کاتێک حیزبەکان ئەمریکا دەیگوت چەکم بۆ ناردوونە چەکیان پێ دەدەم دەست نەناو خۆپیشاندان بە چەکەوە خۆپیشاندان دەکەن دوای ئەوە تەماشامان کرد لێ دوانیشی ڕەجەب تەیب ئەردۆغان هات و لە میدیاکانیشدا باس لەوەکرا کە تورکیا تا ڕادەیەک ڕۆلی هەبووە لە وەستاندنی داخوازیەکانی ترامپ بۆ ئەوەی کوردەکان بە چەکەوە بستنە ناو خۆپیشاندن هەرچەندە من ئەمە بەتەنیا بە ئەردۆغانەوە نابستمەوە لێرەدا کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ هەنا و لە هەمووشیان گرنگتر حکوومەتی هەرێمی کوردستان پارتی بە تایبەتی هەستی بەوە کرد کە کۆماری ئیسلامی ئێران بە دوو چەقەنەی سەر سۆسیال میدیا و دوو چەقەنەی دۆناڵد ترامپ و نەتەنیاهو ناگۆڕدرێ کۆماری ئیسلامی ئێران بە هێرشی ئاسمانی ناگۆڕدرێ کۆماری ئیسلامی ئێران بە هێڕشکردن بە برسیکردن بە سووتاندنی مزگەوت و قوتابخانە و سەربازگە و پایگەی ئیستیخبارات و ئیتلاعات و نەخۆشخانەکاندا ناڕوخێ بەڵکو کۆماری ئیسلامی پتەوتر دەبێ واشی لێ پتەوتر بوو یعنی ئەو کەسانی کە دژی کۆماری ئیسلامی ئێرانیش بوون هەر هەمویان بێدەنگ بوون بەڵێ ناچینە سەر مەسەلەی چەکەکان و ئەم جۆرەشتانە هەروەکو لە کوردستانی عراقدا لەسەر ئەم جۆرەشتانە وروژاندنێک هەیە من باسیەوە ناکەم من باس لە پێیواژۆ دەکەم من باس لەو قۆناغە دەکەم کە لە تورکیا ماوەیەکی درێژە لە ئارادایە و جار و بار ئەم قۆناغا بەرەو لاوازی و یانیش بەرەو ئاسێبوون بەرەو چی پێ دەڵێن وەکو بڵێ خراوە تا فرێزەر و یانی سەلاجە جەمدێنراوە وەکو کوردەکانی سووریا گوتیان باس لەوە دەکرێت و ئەمە زۆر کەس هیوای پێخۆشە بێگومان یەک لەوانەی کە پێیان خۆشە ئەو بابەتە سەرکەوتو نەبێ کوردەکانی بەشێکی زۆری کوردەکانی دیاسپۆرانە و بەشێکی زۆری تورکە ناسیۆنالیستە توندڕەوەکانن بەڵام ئەمانە چارەسەریەکی دیکەیان پێیان نییە و ئەگەر لەمانە بپرسی باشە ئەگەر ئەو قۆناغە دەستی پێ نەکردبە چ دەبووە کرابایە شەڕ باشە بەخۆت ئامادەی شەڕکەی نەخێر بە شەڕ ئەنجامێک وەردەگیرێ و ئەنجامێک وەرگیراوە تاوەکو ئێستا نەخێر بە شەڕ چی بووە بە شەڕ سەرێکانیە ئافرین حەلەب شێخ مەقسوود و سەدی تشرین ڕقا و تەبقا و دێرە زور لەدەست دراوە بە شەڕی خەندەق کراوە جزرە و نووسێبین و سووری ئامەد و شەڕنەق سووتێنراوە بە شەڕ چی کراوە 6,000 پێک هاتەیەکی نیمچە سەربازی بەڵام گەنج و خوێندەوار کە بەشی زۆریان خوێندکارانی زانکۆی دیجلە بوون کاتی خۆی باسی پێش شەڕی خەندەق دەکەم کە ژمارەیان ئەگوترا 6,000 کەس بوو 6,000 کەس لە ماڵەوە بەشی زۆریان چەکیان هەبوو ئەمانە هەر هەمویان بوونە قوربانی بەرەو کوێ چون کەس نازانی و کاتێک ئەمانەت ئەتەوە لە دەستدا شوێنی ئەمانە بەچێ پڕ دەکەیەوە دیار نییە لە بۆ هەندێ ئەو گوتارەی کە لە سوسیال میدیادا هێجا ئەمە بەتەنیا خەڵکانی دژی پەکەکەنین خەڵکانی ناو پەکەکە زۆر حەزیان لەوەیە هونە چونکە پەکەکە چەندین ساڵە ئیدی بەهۆی سیاسەتەکانی سیاسەتە ئەو سیاسەتانەی کە نەوەک بەتەنیا پەکەکەیە شوان پەروەرە ئەم دینامێتن باڕوت و پێتن ویانیش ڕاست لێخە چەپ vەگەڕە های شەڕە سار و سەرمانە غەمە مەدلگەلێکی گەرمە و ئەم جۆرەشتانە ئەو مزیۆپۆتامیا و کەنەکە و نەعەزانم چی ئەمانە هەر هەمویان وای کردووە کە خەڵکی ناوپەکەکەش بەشێکی زۆریان حەزیان لێ نەبێ لە شتیوە چونکە خەڵکی پۆپیلیست خەڵکی عاتفی و خەڵکی حەماسی حەزی لە چارەسەری و ئاشتی و بابەتی فکری و بابەتی استراتیژی و گفتوگۆی
قوڵ و درێژ و گفتوگۆی لەسەرخۆ نییە، حەزی لە حەماسەتە، حەزی لە قیڕ و هاوارە، لێخە هەواڵ لێخە، حەزی لەوەیە. درۆنێکیان بەردایەوە، درۆنیان دروست کرد، وەکو بڵێ حیزبوڵڵا کەم درۆنی دروست کرد بێ، حەماس کەم درۆنی دروست کردوێ، کەم چەک و موشکی دروست کرد بێ، بەڵام ئەنجامەکەی بەرەو کوێ چوو. ئەو گفتوگویانە هەموو لەو ماوەیەدا زیاتر تەشەنەی کرد، زیاتر گەورەی کرد، هەم لە ناو ناسیۆنالیستە تورکەکان، هەم لە ناو ئەوانەی کە پێیان دەوترێت ناسیۆنالیستی کوردی دیاسپۆرا زۆر زۆر گەشەی کرد و هەروەکو وتم ناسیۆنالیزمی دیاسپۆرای کوردی لە شوان پەروەرەوە هەتا پەکەکە فکرێکی سەقەت، بە کولتورێکی سەقەت، بە ئەدەبیاتێکی سەقەت پەروەردەکراوە و بەشتی لاواز پەروەردەکراوە و کۆتاییەکەشی چۆن دەبێ ئەمە هەمویان دەبینی و بینیمان. لە بۆ هەندێک ئیدی تەماشامان کرد لەو ماوەیەدا کۆمەڕێک گفتوگۆ هەنگاو هاتنا ئاراوە، دەبوایە هەندێک هەنگاو نرابان بە پێی ئەو ڕێکەوتنانەی کە لە ژووری ئیمرالی کراون، بەڵام تەماشا دەکەن هەنگاوێک نانراوە. قەیومەکان لە شوێنی خۆیانن، هیچ سیاسایەک دەرنەخراوە. ئۆجەلانیش باس لەوە دەکات کە ئەو ماڵەی لە ئیمرالی بۆیان ئامادە کردووە، هوتێلێک ڤێلایەکیان لە بۆ ئامادە کردووە، ئەڵێ ئەگەر ستاتوتێکی ڕسمیم پێ نەدەن ئەمن ناتمە ئەو ماڵە 27 ساڵە لێرەم، 27 ساڵی دیکەش ئەگەر پێویستکە لێرە دەبم و لێرە دەمرم. ئەمە قسەی ئۆجەلانە و ئەبزانم ئەمە لە 27 مارتی ئەم ساڵدا لە دوا دیداری ئیمرالی لەگەڵ وەفدێکی گەورەی دەوڵەت، وەفدی دەوڵەت، وەفدی حکوومەت باس ناکەم، وەفدێکی دەوڵەت واتە وەفدێکی بیرۆکراسی کە بە احتیمالی زۆر بیرۆکراسی ئەمنیەت و ئاسایش و میتیشی تێدا بووە و کەسانی پسپۆر لە بواری بابەتی استراتیژی تێدا بوونە لەوێ لەگەڵ ئۆجەلان کۆ دەبنەوە، هەیئەتێکی دەمپارتیش لەوەیە و لەوێدا باس لەوە دەکرێت کە هەنگاوەکان نانراون، هیچ قۆناغێک نەچۆتە پێش، مەترسی هەیە و لە بۆ هەندێک لە ئەنجامی گفتوگۆکاندا پێشنیارێک دەکرێت. ئەو پێشنیارەش ئەوەیە کە ستاتویەک بە عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پارتی کرێکارانی کوردستانی پێشوو بدەن کە ئێستا هەڵوەشاوەتەوە. بەڵام ئەمە لە تورکیادا نەریتە و لە تورکیادا گۆڕانکاریەک هەیە کە خەڵکی ئاسایی سۆرانی زمان ئەوانەی تورکی نزان و سیاسەتی تورکی بە قوڵایی تاقیب ناکەن، بە تەنیا گوێ لە هەندێک کەس دەگرن باس لەوە دەکەن دەوڵەتی قوڵ دەوڵەتی قوڵ، وەکو بڵێ دەوڵەتی قوڵ یەک شتە، وەکو بڵێ یەک دەوڵەتی قوڵ هەیە، حکوومەت هەیە و دەوڵەتی قوڵ هەیە و ئەم جۆرەشتانە. بەڵام بابەتەکە بەو شێوەیە نییە. ئەوەی ئەو دەوڵەتە قوڵی باسی دەکەن لە ساڵی 60ەکان ئێستاکە نەماوە. ئێستاکە ئەو دەوڵەتە قوڵە پارچە پارچەیە، چەندین دەوڵەتی قوڵمان هەیە و چەندین گروپ و جیهەتی جیاوازن، چەندین بەرژەوەندی جیاوازن لە ناو حیزبەکاندا، لە ناو دەوڵەتدا، لە ناو حکوومەتدا، لە ناو بیرۆکراسیدا و ئەمانە تەماشا دەکەین. لە نێوان ئەمانەدا پێکدادانێک هەیە. بۆ نمونە ئەگەر نمونەتان بۆ بێنمەوە کاتێک سری سورەیە ئۆندەر کە یەک لە کادرە سەرۆکیەکانی دەمپارتی بوو، جێگری سەرۆکی پەرلەمانی تورکیا بوو و سەرقافلەی پرۆسەکانی نێوان ئیمرالی و دەوڵەتی تورکیا بوو لە پێشووەوە هەتاوەکو ئێستا هەتاوەکو مرد. کاتێک مرد سەرۆکی ئێستای میت ئیبراهیم قاڵن بە جەنازەکەی هەڵگرت، بە دوای جەنازەکەی کەوت هەتاوەکو لە ژێر خاکیاننا. بەڵام هاکان فیدان نەک لەوێ ئامادە نەبوو، هاکان فیدان و ئەبزانم دوای 15 ڕۆژ ئەویش لە ژێر زەخت و گوشار و ڕاخنەی زۆر زۆر قرس لە تویت سەرخۆشی ڕاگەیان، لە تویت سەرخۆشی ڕاگەیان کە وەزیری دەرەوەی تورکیایە. یعنی بزانە ئەمە نیشانمان ئەدا کە لە ناو دەوڵەتدا چەندین بۆچوونی جیاواز هەنا، چەندین بەرژەوەندی جیاواز هەنا و لە هەمووشی گرنگتر بەرژەوەندی ڕەجەب تەیب ئەردۆغانە کە بەرژەوەندیەکی سیاسی کورت مەودایە و زۆربەی جار سیاسەتی دەرەوەی خۆی لە پێناوی سیاسەتی ناوخۆی خۆی دادەڕێژێ، قسەی لەسەر دەکا بۆ ئەوەی خەڵک هان بدا و گەرم بکە، جوێن بە یۆنان ئەدا، ئەی ترسێنێ. بەڵام حیسابی ئەوە ناکە کە یۆنان ئەمڕۆکە هاتووە لەگەڵ ئیسرائیل
گەورەترین ئیتیفاقی استراتیژی ئامادە کردووە. ئێستا کە فەڕەنسا لە جموجۆڵێکی سەربازی و هاوپەیمانیەکی زۆر گەورەدای لەگەڵ یۆناان و قوبڕس و ئەمە دەوڵەتی تورکیای زۆر ناڕازی کردووە. لەو پێناوەدا تەماشامان کرد حوتوی ڕابردوو مراد قەڕەیەڵان کە پێشتر سەرۆکی هەپەگە بوو هێزەکانی پاراستنی گەلی پەکەکە واتە سوپای پەکەکە و سەربازانی پەکەکە پێشمەرەکانی پەکەکە ئێستا کە پەکەکە نەماوە هەڵوەشاوە ئێستاکە ئەڵێن کەجەکە ماوە واز لەوێ بڵێن بەڕێوەبرایەتی پێشووی پەکەکە بەڕێوەبرایەتی پێشووی پەکە مراد قەڕەیەڵان لێدوانێکیدا ئەمڕۆکە مستەفا قەرەسووس لێدوانێکیدا لە لێدوانەکەدا باسی لەوە کرد کە پەکەکە ساڵێک بەر لە ئێستا خۆی هەڵوەشاندووەتەوە و لە حەفتەی مانگی مای 30 ساڵی ڕابردوو بوو ئەگەر هەڵە نەبم و لەوێدا گەریلا چەکەکانیان سووتاندووە ئەو گەریلایە کە چەکەکانیان سووتان بەنیازی ئەوە بوون کە بگەڕێنەوە تورکیا سوود لە یاساکان وەربگرن و سیاست بکەن بەڵام ئێستا کە ئەوانە گەڕاونەتەوە لای ئەوان وەکو بڵێ لەوێ نەبوون وەرحاسر لە ناو کەوانەدا یعنی پەیامێکیدا بە کورتی وتی چەک شەرعی چەک ئامرازێکە بۆ خۆپاراستنمان ئێرە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەکرێ لە هەر لایەک هەڕەشەمان لەسەر هەبن و هەتا دوایی لێدوانێکی بەو شێوەیەدا و ئەو لێدوانە لە لای دەوڵەتی تورکیادا لە لای مێدیای تورکیادا لە لای هەندێک چاپەمەنی تورکی و عەرەبی و بیانیشدا وەکو ئەوە لێکدرایەوە کە پەکەکە لەو هەنگاوەدا پەشیمان بۆتەوە بەڵام پەکەکە ڕێگای پەشیمان بوونەوەی نییە. ئەمە ڕاستێکە چونکە پەکەکە هەڵوەشاوەتەوە و بە شێوەی استراتیژی شەڕی چەکداری کۆتایی پێهاتووە یانی کەم کەسێک لە ناو پەکەکە ئەگەر ئیدعای ئەوە بکە پابەندی پەکەکەیە پابەندی بڕیارەکانی پەکێ پابەندی ئۆجەلانە نابێت جارێکی تر بڕیار بدا حتا لە ژێرناوێکی دیکەش ئێمە شەڕی چەکداری هەڵدەگیرسێنەوە بۆ ئەوەی کوردستان ئازاد بکەین نازانم بۆ ئەوەی فلان ماف بەدەست بێنین ئەم شتە نەماوە ئەم شتە کۆتایی پێهاتوە بەڵام ئەو باسی لەوە کرد کە چەک دانانن هەتاوەکو هەنگاو نەنرێ هەر دوای ئەوە تەماشامان کرد ڕەجەب تەیب ئەردۆغان و باخچەلی کۆبوونەوە ڕەجەب تەیب ئەردۆغان و باخچەلی کۆبوونەوە و ئەمڕۆکە باخچەلی لە ژووری پەرلەمانی مەهەپە لێدوانێکیدا لێدوانەکە ئەوا بزانم 50 دقەیەک بوو و لێدوانێکی زۆر حەماسیدا باسی لەو بابەتە کرد سەرەتا باسی لە مەترسیەکانی دەوروبەری تورکیا کرد لە یۆنانەوە دەستی پێ کرد کە یۆنان هەم لە دژی تورکیا لەگەڵ ئیسرائیل لە ناو هاوپەیمانیەکدایە هەم فەڕەنسا هاتۆتە دەریای سپی ناوەڕاست ئێستاکە ئەوە بابەتێکی تایبەتە ئەتوانن لە هەواڵەکاندا تەماشاکە فەڕەنسا لە ناو جموجۆڵێکی زۆر گەورەی دایە لە دەریای سپی ناوەڕاستدا چونکە فەڕەنسا یەکەمین هێزی نوکلەری یەکێتی ئەوروپایە وڵاتانی ئەوروپای جگە لە فەڕەنسا هیچ هێزێکی دیکە نیە پێشتر بەریتانیاش هەبوو بەریتانیا لە یەکێتی ئەوروپا هاتوتە دەرەوە ئێستا کە فەڕەنسای لە هەمان کاتدا فەڕەنسا لە ژێرناوی یەکێتی ئەوروپا گارانتۆری پاراستنی هەموو دوورگە و سنوورە ئاویەکانی یۆنان و قوبڕسیشە ئەمە زۆر گرنگە لە هەمووشی گرنگتر لە قوبڕس و لە یۆنان هەم ڕێڕەوی استراتیژی نوێ هەنە و هەم غازی سروشتی هەیە و هەم لە هەمان کاتدا لە کاتێکدا شەڕی ئۆکرانیا و رووسیا هەتاوەکو ئێستا بەردەوامە هەرچەندە ئێستاکە دوێنێ ڤلادیمیر پوتین ئاگربەستی ڕاگەیان و بەڕێوەبەرایەتی زێلێنسکی ژووتی هەتاوەکو ئێستا بە ڕسمی ئەوەمان پێ نەگەیشتووە بەڵام ئەگەر پێمان بگە ئێمە پێشوازی لە ئاگربەست دەکەین چونکە رووسیا ئەگەر پەیتاش بێ خاکێکی زۆر قازان دەکا و ئەگەر ئۆکرانیاش خاک زەرەر دەکا بەڵام لە ڕێگای پیشەسازی دڕۆن هێرشی زۆر کوشندە دەکاتە سەر شادەماری ئابووری رووسیا کە هەموو ڕافینەکانی پترۆلی تێک و پێکداون بەش بیانی ئەو شوێنە گەورانەی کە پترۆل
تێدا بەرهەم دەهێنرێ و پترۆل دەفرۆشرێ یەک لە بنکە سەرچەکانی ئابووری رووسیا پترۆل و غازە ئەمانە هەمووی وێران دەکا و ئەمە بە تەکنۆلۆژیای بریتانیا دەیکاوە ئەمە گەشتۆتە ئاستێک یان دەبێ ئاگربەستێک قبول بکە هەردوو لە چونکە یەکێکیان زەوی ڕۆژ بە ڕۆژ لە دەست ئەدا ئەوەی دیکەیان سەرخان و ژێرخانی ئابوووریەکەی دەکرێتە ئامانج لە ڕێگەی تەکنۆلۆژیای درۆنی زۆر پێشکەوتی بەریتانیەوە کە ئەتوانێت لە مۆسکۆ هێڕش بکە و سیستەمی بەرگری ئاسمانی ڕووسی تێبپەڕێنێ یان ئەوەتە دەبێ پوتین دوا کارتی خۆی دەربێنێ چەند بۆمبێکی نوکلەری تەکتیکی تاقی بکاتەوە هیچ ڕێگایەکی دیکە نەماوە لە بۆ هەندێ بە ئەو بابەتە دابخین لە حاڵەتێکی وادا لە بۆ بەرگریکردن لە دەریای سپی ناوەڕاست و لە سنوورەکانی یەکێتی ئەوروپادا فەڕەنسا کەوتۆتە ناو جم و زۆرێکی زۆر گەورە لە دەریای سپی ناوەڕاستداوە ئەمە تورکیای زۆر نیگەران کردووە بەڵام ئەمە یەک لە کێشەکان کێشەی خودی تورکیایە ئەگەر تورکیا ئەو گوتارە هەڕەشە ئامێزیەی نەکردوایە لە بەرامبەری یۆنان کە پێشتر لە بەرامبەر سووریای کرد سووریا زیاتر ناچاری ئێران و رووسیا بوو کە پێشتر لە بەرامبەر ئەرمەنستانی کرد ئێستا کە ئەرمەنستان بۆتە گەورەترین قەرارگای ئابووری و تەکنۆلۆژیای زیرەک ئێوە ئاگدارن ئەو شتانی کە پێشترۆک و ئامازۆن کە لە ئەبوو دەبی و ئیمارات هەبوون هەر هەمووی ئێستا کە دوای شەڕەکە گواستراونەتەوە لە بۆ ئێریڤان ئێستا کە لە ئێریڤان ئێستا حاڵیان گەورەترین کۆبوونەوەی وڵاتانی جیهان هەیە و ئێریڤان ڕاستە لە ساڵانی ڕابردوودا ناوچەی قەرەباغ و حوت ناوچەی بچووکی لە دەستدان کە پێشتر داگیری کردبوون لە ساڵی 1991 ئەزەربایجان بە خاچی خۆی دەزانین ئەمانەی لە دەستدان بەڵام ئێستا کە تەماشا دەکەین بەڕاستی یێریڤان ئەرمەنستان ئەو وڵاتە بچووکە هەژارە بۆتە ناوەندێکی بەو شێوەیە و جێدی ڤەنس لە پێشتر سەردانێکی ئەوەی کرد لە دوای ئەوەدا هەموو شتێک گۆڕدرا ئێریڤان ئێستاکە دەبێتە قەرارگایەکی ئابووری زۆر گەورە قەرارگای ئابووری گەورە و تەکنۆلۆژیای زیرەک و پیشەسازی تەکنۆلۆژیای زیرەک ئەمە لە هەمان کاتدا بەرگریەک لەگەڵ خۆی دێنێ دەبێت و بەرگری لێ بکەین چونکە ئیمارات نەیتوانی بەرگری لە ئامازۆن بکە دەبێ ئێریڤان بتوانێ بەرگری لێ بکە بەڵام چێ دەیکا لە ئێریڤان ئەمیان بابەتێکی دیکەیە لە دواییدا ئەتوانێت قسەی لەسەر بکەین لە بەرنامەکانی ئایندەدا بەڵام ئەوەی وای لە ئێریڤان کرد کە زیاتر پەنا لە بۆ ئەوە ببە لە کاتێکدا رووسیا خەریکی شەڕی ئۆکرانیا بوو نەیدەتوانێت بیپارێزی ئیسرائیل تورکیا ئەزەربایجان پاکستان ڕێککەوتنێکی ئەساس کرد و لە ئەنجامی ئەو ڕێککەوتنەدا هێرشێکی زۆر گەوریان کردە سەر یێریڤان و بە حکمی ئەوەی پاشینیان سەرۆکی یێریڤان سەرۆکی هەڵبژێردراوی ئەرمەنستان زۆر نزیکی یەکێتی ئەوروپا بوو پوتینیش هیچ بەرگریەکی لێ نەکرد و ئەمە وای کرد یێریڤان بخزێ لە دەستی یەکێتی سۆڤیەتی پێش رووسیا ئێستا بخزێ بچێتە ناو باوەشی خۆر ئاوادا ئەمانە کۆمەڵێک بابەتی بەو شێ وێن ئیتر لە بۆ هەندێ تەماشا دەکەین ئەمڕۆکە یەک لەمانە کە تورکیا زۆر لی ناڕازیە مەسەلەی هەبوونی فەڕەنسایە لە دەریای سپی لە ڕۆژهەڵاتی دەریای سپی لە هەمان کەدا یۆنانستان و قوبرس گەورەترین پەیمانی استراتیژی و عسکەری و ئابووری و غاز و ئەنەرژیان لەگەڵ ئیسرائیل بەستووە و ئەمەشیان لە دوای ئەوە هات کە ڕەجەب تایب ئەردۆغان بە سیاسەتە ئیخوانیەکەی خۆی هەر ساڵ لە ساڵانی ڕابردوودا لەگەڵ حکوومەتی دان پێدان نەنرا و ئێکسپایەری ئیخوان موسلیمینی لیبی ئیتیفاقێکی ئاوی ساز کرد لە بەرامبەر ئەو ئیتیفاقە ئاویە ئیتیفاقێکی دیکەی ئاوی دروست بوو لە نێوان مسر و یۆنان و ئیسرائیلدا و ئەمە ئێستاکە زیاتر بەڕێوە دەچێ و ئەمە وای کردووە تەنانەت قۆڕوسیە تورک زمانەکانی زۆر لە سیاسەتی تورکیا ناڕازی بن هەروەکو دەبینن لە ساڵی ڕابردوودا ئەو حیزبەی کەلایەنگری تورکیا
دەوڵەتی تورکیا بوو لە هەڵبژاردندا شکستی خوارد حیزبێکی لە ئینگری یەکێتی ئەوروپا هاتە سەر دەسەڵات و ئەمانە هەر هەمویان لە گوتارەکەی ئەمڕۆی دەوڵەت باخچەلیدا بینیمە لە گوتارەکەی دەوڵەت باخچەلیدا باسی لەمانە کرد و لە کۆتاییشدا باسی لەوە کرد لە بۆ ئەو بابەتەی کە ئەو 2 ساڵ بەر لە ئێستا باسی کردووە مەسەلەی ئاسایشی ناوخۆی سنوورەکانی تورکیا بابەتێک استراتیژی بابەتێکی گرنگە بابەتێکە کە هەموو کەس دەبێ لی تێبگە و لە کۆتاییشدا باسی لەوە کرد لە بۆ ئەوەی ئەو قۆناغا کە قۆناغێکی ڕاستە لە پێناوی بەرژەوەندی تورکیادا لە پێناوی تاحکیمکردنی ئاسایشی ناوخۆ دەرەوەی تورکیادا دەبێ بپارێزرێ دەبێ بەرەو پێشەوە بچێت لە بۆ هەندێش دەبێ عەبدوڵڵا ئۆجەلان ستاتوتی پێ بدرێ ستاتوت چییە؟ ستاتوت ئەوەیە کە عەبدوڵڵا ئۆجەلان بە شێوەیەکی ڕەسمی لە لای دەوڵەت بناسێنرێ وەکو کۆردیناتۆر وەکو بەڕێوەبەری پرۆسەی ئاشتی ئەمە بابەتێکی زۆر گرنگە لە گلەیەکانی مراد قڕێڵاندا کە هەوتوی ڕابردوو لە ئاژانسی فڕاتدا بڵاوکرایەوە ئەڵێ وەکو قۆناغی گوایە ئاشتی و چارەسەری 2015 هیچ شتێک لەسەر کاغەزدا نییە ئێستاکە لە بۆ هەندێک ئێمە ناتوانین چەکە کارمان دابنێ یعنی داوا دەکا هەموو شتێک ڕسمی بکرێ بخرێتە سەر کاغەز بە کورتی بۆ لەبەر ئەوەی لە ساڵی 2015 تەماشامان کرد چەندین شتی وا هەبوو هیچ شتێک لەسەر کاغەز نەبوو و ئاکەپا دەوڵەت ببورن ڕەزب تایب ئەردۆغان هەموو دەسەڵاتێکی دابووە والی محافظ پارێزگار هەموو کارەکانی دەکرد بە تایبەتی لە سنوور لە شارە کوردیەکاندا مەبەستمانە و لەوێدا دەک و دۆڵاب و یاریەکی زۆر پیس بەڕێوە دەچوو بۆ نمونە شەوانە ئێواران کە شارەوانیەکان سەر بە هەدەف بوون دوور لە دەسەڵاتی دەمیرتاش و بەڕێوەبەرایەتی گەریلاکانی پەکەکە دەچوون لە سوور و شڕناخ و نووسێبین و ئەم زۆرە شارانە جەزیرە و ئەمانە دەچوون دینامێتیان دەخستە ژێر پردەکان دینامێتیان دەخستە ناو عمودی کارەبا دەخستە سەر ژێر جادە و قیرتاویان لەسەر دەکرد کاتێک جادەکان دروست دەکرانوانیش خان و بەرە دروست دەکران تونێلیان لێدا لە بۆ ژێر بینایی پۆلیسەکان پڕی دینامێتیان دەکرد و ئەم جۆرەشتان ئێستاکەش لە یوتیوب ئەتوان بیدۆزنەوە چەندین ڤیدیۆی دەنجی هەنا کە خەڵک هەبووە تەلەفۆنی کردووە لە بۆ جەندرمە و توێتی کاکە لە گەڕەکەکەی من هەموو ئێواران جەماعەتێک دێن چەکدارن جلی گەریلایەن لە بەردایە بە ئاشکرا چەک بڵاو دەکەنەوە بەسەر ماڵان بە ئاشکرا لە ژێر جادەکاندا دینامێت دائنێن بۆمبا دائنێن وە قیرتاوی لەسەر ئەکەن ینی ئامادەی دەکەن لە بۆ ئایندەدا بەڵام جەندرمە تەلەفۆن لە بۆ والی دەکا لە بۆ محافظ دەکا ئەڵێ هێڕش بکەینە سەر ئەو گەڕەکە والی دەڵێ نەخیر والی نەخێر لایەن گەڕێ بابیکە یعنی شتێکی وا هەبوو ناسامیمیەتێک نادروستبوونێک هەبوو لە نێوان هەردوو لە گەمەی خۆیان دەکرد لە دواییدا شەڕی خەندەقی بەسەردا هات و پێشەوەی شەڕی خەندەقی بەسەردا بێ اتفاقی دۆڵمە باخچەلی هەبوو و ئەردۆغان گوتی من هەر ئاگام لێ نییە ئەو اتفاقەت چێ کردوێتی کەینێکراوە یعنی کاتێک لەسەر کاغەز شتێک نەبی وهایە ڕەزب تەیب ئەردۆغان ئەتوانێ بە ئاسانی لی پەشیمان ببێتەوە و پەشیمانیش دەبێتەوە چونکە ڕەزب تەیب ئەردۆغان بە تەنیا سیاسەتی ناوخۆی سیاسەتی کورتخایینی هەیە سیاسەتێکی نییە لە بەرژەوەندی دەوڵەتی تورکیادا بێ و لە ناو دەوڵەتی تورکیادا ناو بیرۆکراسی تورکیادا گروپی جیاواز هەنا ئەوە چەندین جار باز دەکەین هەمویان یەک نین و هەندێکیان پێیان یعنی هیچ کەس لە ناو دەوڵەتی تورکیاشدا لە ناو کوردە بە عاقلەکانیشدا هیچ کەس نییە ئێستاکە بڵێ ئەو قۆناغە بۆ دەستی پێکرد دەستپێکردنی ئەو قۆناغە زەرورەت بوو دەستپێنەکردنی ئەو قۆناغە کێشە بوو دەستپێنەکردنی ئەو قۆناغە دەبووە لەوانە بوو ئێستاکە کورد جینۆساید کرابە لەوانە بوو لە سووریادا ئێستاکە گەورەترین غەزە لە ئارەدا بووە گەورەترین غەزە دەگەی
لە دیاربەکر و نووسێبین ڕنگ بێ کۆمەڵکوژی کراوە لە کوردستانی عراقدا ڕنگ بێ شەڕەکە هات بە ناو دهۆک و زاخۆ ناو شارەکاندا چونکە دارستانیان دەبڕین دێهاتەکانیان و وێران دەکردنەوە دەیانگوت دەبێمە شارەکان بگرین کاتێک بێتە ناو شار خەڵک هەیە ڕادەپەڕێ حتا لە ناو پارتی خەڵک هەیە ڕادەپەڕێ چەندین جار خۆ پیشاندانەکەی دێرەلوو بەرپرسیارانی ناوچەی پارتی تێدا نەبوون لە ڤیددیۆکاندا خۆ دەناسرێنەوە هەمویان ناڕازیە خەڵک ناڕازیە خەڵک بێتە سەر دەیهاتەکەی وەحاصر ئەمانە هەمویان بابەتەکن کە هەموو کەس باسی لێوە دەکات لە ناو دەوڵەتی تورکیاشدا بیرۆکراسی باستەوە دەکەکەم قۆناغە پێویستە بەڵام هەندێک بۆ چوونی جیاوازانە هەندێک چەنە ئەڵێن با هیچ شتێکیان پێ نەدەین چاوەڕێ بکەین هەتا پەکەکە بە تەواوەتی چەکدادەنێ حتا یەک پەکەکە لەسەر عارز نامینە یەک کلاشیکۆف نامین یەک گولە نامینێ یەک بڕنۆش نامینێ کەینێ ئەمە بەدەرخرا ئینجا ئەتوانین ئەمانە بێنینەوە تورکیا لە چوارچێوەی یاسای تاکە کەسی مامەڵەیان لەگەڵ بکەین یعنی هیچ مافێکی سیاسی و کۆڵەکتیڤ و کولتوری و سیاسیان نەبێ مانایەکەی ئەوەیە و ما ئەگەر هەژبێ وەکو کۆمەلگای مەدەنی بێ خۆی پەکەکە سیاستەکەی ڕاستی بڵێن لە ساڵانی ڕابردووە سیاستێکی حیزبی نەبوو چونکە حیزب دەیەوێت کار لە بۆ دەسەڵاتکە پەکەکە سیاستێکی عسکەری و کۆمەلگای مەدەنی هەبووە یعنی سیاستێکی ئانارشیستیانەی هەبووە و لە بواری عسکەریدا بچێتە شنگال و بچێتە ڕقا و بچێتە دێرە زۆر و بچێتە ئەوێ و بەرخودان بک و شەڕ بک تەقە بک تەقی لێ بکرێ بەڵام شتێکی استراتیژیک و دوور و درێژ و کۆنکرێت نەبووە لە بۆ هەندێ بەشێک لە ناو بیرۆکراسی وای بیر دەکاتەوە بەڵام ئەمڕۆکە لە دوانەکەی دەوڵەت باخچەریدا ئەمە دەبیندرێ کە ئەمە وەها ناکرێ بە ئاسان ئەتۆ کەسێکت هەیە ناوی عەبدوڵڵا ئۆجەلانە پەکەکە دانی پێداناوە وەکو سەرپەرشتیاری ئاشتی دەم پارتی دانی پێداناوە وەکو سەرپەرشتیاری ئاشتی لەولا و لەولا گلەی و گازندە و قسەکردن و ناڕەزایی و ڕەخنە و جوێندان و تۆمەتبارکردن بە خیانەت و حتا تۆمەتبارکردن کە و کابرایە لەوەتەی هەیە هەر لە ژێرباوەشی میتدا بۆ تەنانەت میت پەکەکەی دروست کردووە دەگەی چونکە لە بۆ سری سوریا ئەوەندەر دەنگۆ جاسووسە جاسوسی میتە ناسیۆنالیزمی تاراوگەی کوردی بە تایبەتی شێتە خۆی تاراوگە یعنی دیاسپۆرە شێتە بە هونەرمەندیەوە شێتە بە شاعری شێتە بە عالیمیش شێتە بە ئەکادیمیەکەشی شێتە لە بۆ هەندێک ئیدعای وایان زۆر کرد و ئێستا کەش دەکرێت لەو حاڵەتدا دەوڵەت باخچەری ئەڵێ دەبێ ئەو پیاوە ستاتویەکی پێ بنرێ بەڕسمی بناسێندرێ کە بەڕسمی ناسێندرا جا لە ناو ئیمرالی خانوویەکی بۆ دروست دەکەی ئینتەرنێتی پێ تەلەڤیزیۆنی پێ ئەمەیان بابەتێکی دیکەیەوە شتەکان بخرێنە سەر کاغەز کەواتە کێشەکە لەکوێدایە لە کێشەکە هەر وەکوتمان لە ناو بیرۆکراسەتی دەوڵەتدا بوچوونی جیاوازەیە و ئەوە ئەمە کێشەکە بەرەو کوێ دەبە جارێ بەڕاستی ئێمە نازانین بەرەو کوێ دەبە بەڵام ئەبینین کە دەوڵەت لەو حاڵەتەدا بیرۆکراسی دەوڵەت یەک نیگای یعنی شتەکە ڕەجەب تەیب ئەردۆغان تێدەپەڕێنێ بەڵام دەوڵەت وەکو جاران نییە بۆ ینی وەکو جاران وەکو کوردەکان کوردە سۆرانیەکان بازیان دەوڵەتی قوڵی ساڵی شێستەکان نەماوە ساڵی هەفتەکان نەماوە ڕەجەب تەیب ئەردۆغان هەم حکوومەتە هەم دەوڵەتیشە هەم دەوڵەتی قوڵیشە هاکان فیدان هەم حکوومەتە وەزیری خارجیە هەم پێشتر سەرۆکی میت بوو هەم دەوڵەتی قوڵیشە ئیبراهیم کاڵن کە یەک لە ئەکادیمیسیەنە هەرە گەورەکانی ناو ئاک پارتیە پێشتر ڕاوێژکاری ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ ئێستا سەرۆکی میتە ئەویش دەوڵەتی قوڵە کۆمەڵێک دەوڵەتی قوڵمان هەنە لە ناو ئەو ڕۆی تورکیادا باخچەری شەک لەوانەیە گوتەبێژی یەک بەشە لەوانە ئەمانە ڕۆیایەکیان هەیە ڕۆیایەکە تورکیا دەبێ بۆ ئەوەی ببێتە هێزێکی هەژمونگەری هەرێمی دەبێ گەورە ببێ و بۆ ئەوەی گەورە ببێ دەبێ لەگەڵ دراوسێکانی پەیوەندی باشی هەبێ و دراوسێکانیش ڕێعایەتی بکەن و ڕێعایەتی ناوخۆیی گروپە ئەتنیکی و مەزهەبیەکانی ناوخۆیی بکە ئەو گروپە ئەتنیکی و مەزهەبیانەش ڕێعایەتی ئەو بکەن
تێدەکەی لێرەدا بەڵام تورکیا ناتوانێ و نایهەوێ و تحملی ئەوە ناکە ببێتە بەلجیکا کە دەوڵەتی سێنەتەوە بێ کە سێنەتەوە هاوڵاتی بوونەکەیان لێک ئازدابێن ناسنامەیان لێک ئازدابێ هەر سێکیان لە شارێکی وەکو بڕۆکسل بە 2 زمان لەسەر جادەش بنووسرێ بڕۆ هەر گەڕەکێکی بڕۆکسل ناوی شەقام بە 2 زمان دەنووسێ فەڕەنسی و هۆڵەندی تێگەی یعنی تورکیا ئێستاکە ناتوانێت ئەمە بکە و ناشیکە و چارەسەریەکی دیکەش لە بۆ کورد لە ئارادانیە یان ئەوەتە شەڕ دەکە هەتاوەکو جینۆساید دەگرێت هەتاوەکو وێران دەگرێت ئەوجا قێڕەقیر و لاوکەلاوکی شوان پەروەەر دەڵێتەوە لە دەرەوە هاوارە یانیش دەبێ ڕێگایەکە بدۆزێتەوە بەڵام دەستپێکردنی ئەو خۆناغا بەو شێوەیە هەتاوەکو ئێستا کۆمەڵێک کەم و کورتی هەبووە لە لای ئۆجلان و حرەکەتی کوردیەوە یعنی دەبواە لە سەرەتادا هەندێک تەدبیری ئەمە وەرگیرابایە کە لە ناو دەوڵەتدا بوو بیر و بچوونی جیاواز هەیە کە ڕەجەب تەیب ئەردۆغان سیاسەتی کوردخایەن و هەڵبژاردن و بەرژەوەندی کوردخایەنی هەیە و لە بۆ ڕێگرتن لەمانە دەبێ ئەتۆ هەندێک سەرەتا کۆمەڵێک مەرجت هەبوونە یەک لەوانش کەسانی وەکو دەمیرتاش دەبواە بخرابانە ناو قۆناغەکە بەڵام نە ئۆجلان و نەپەکەکە ئەمە ناکەن و نە ئاکپارتیش ئەمە ناکات چونکە لە دەمیرتاش دەترسێن با بەڕاشکایی قسە بکەن زۆر بەڕاشکایی قسە بکەن هەمویان لە دەمیرتا دەترسێن چونکە ڕۆڵەکەیان لێ بدزێ سەرباری ئەوەی دەمیرتاش دەیان زار و توێتی پێگەی من جیاوازە پێگەی عەبدوڵڵا ئۆجلان جیاوازە پێگەی پەکە جیاوازە پێگەی پێدە جیاوازە بەڵام هەتاوەکو ئێستاش هەموو کەس هەموو لایەنەکان لێی دەترسێن ئەمەشیان هەبووە و دەم پارتی ئەوەش ڕاستیەکە کە دەم پارتی نەیتوانیوە بەخۆی ئەو ئێرادەی نەبووە لە قۆناغی پێشوشدا هەدەپە هەروە بوو لە قۆناغی 2015 ناتوانێت ڕێبازی قۆریە چیتی و پۆستە چیتی تێبپەڕێنێ بەخۆی ببێتە ئێرادا بەخۆی ببێتە قسەکەر بەخۆی ببێتە ناوەندی بڕیاردان بەردەوام پۆستی ئەو لە بۆوی دەوە نامەی ئەو لە بۆی دەوە نامەی ئەویش لە بۆی دوێنێتەوە کاوکە ئەمە شایەنی دەم پارتیش نییە بەڵێ چەند دقیقی و حەوت دقیقە چەند دقیقە قسە بکەم بزانم ئەگە پرسیارێک هەبێ پەیوەندی بۆ بابەتەوە هەبێ بەتەنیا لەسەر ئەمە قسە دەکەم لەسەر ئەو بابەتانە قسە ناکەم بەڕاستی کە پەیوەندیان بەو بابەتە نیە پرۆسەکە خۆی لە خۆیدا نیو فریدۆم کاک نیو فریدۆم پرسیارێکی کردووە خۆی پرۆسەکە کاریگەری لەسەر ئاشتی کورد و تورکی ئەزەربایجانی دەبێت لە نێو ئێراندا نا تورکی ئەزەربایجانی بە شێوەیەکی گشتی محافەزەکارە و لەبەر ئەوەی محافەزەکارەکان لایەنی مەزهەبیان لە پێشە و ئەمانە خۆیان بە ئێرانی دەزانن ڕاستە 20 ساڵێکە ماهەپە و دەوڵەتی تورکیا و دەوڵەتی ئەزەربایجان لەسەر ناسنامەی ئەوان کار دەکەن کە دەیانەوێت ناسنامەی ناسیۆنالیستیان بدەنە پێش و تورکیا ئەو تورکانی کە ئەو تورکە ئەزەریانەی کە ناسیۆنالیستن زیاتر تورکی لایکن بەڵام لێرەشدا کێشەیەکەیە کە ڕەجەب تەیب ئەردۆغانی ئیسلامی ئەمڕۆکە دەسەڵاتداری تورکیایە لە بۆ هەندێک تەماشا دەکەن ئەو تورکە ناسیۆنالیستە ئەزەریە لایکانە زۆر جێگەیان نامینێتەوە وەکو کوردەکانی تاراوگە لەوبەر و لەوبەر پەراوێز خراون لە بۆ هەندێک پێم وانە ڕاستەوخۆ شتێکی وە هەبێ بەڵام بە ناڕاستەوخۆ بەڵێ یعنی ئەو پرۆسی ئاشتی بمانەوە نەمانەوەی دەستی ئەمریکا لە ناوچەکە لە بەرامبەر ئێران بەهێزتر دەکات خۆی لە خۆیدا دەستگیرکردنی ئۆجەلان لە ساڵی 1999 و دانەوەی بە تورکیا و بە شەر دانەوەی بە تورکیا کە لە سێدارە نەدرێ هەتاوەکو ئێستا بپارێزرێ لە بۆ مەبەستێکی بەو شێوەیە بوو کە ئۆجەلان لە ناوچەیەک دەربێنن کە سوویە حافز ئەسەدی لێیە کە حیزبوڵڵای لێیە کە حرەکەتی فەڵەستینی لێیە کە حەماس لێی نزیکە و بەگشتی ئێران لێی نزیکە
و ئێستاکەش بمانەوێت نەمانەوێت لە قۆناغێکی وادا ئەمە دەکەوێتە خزمەتی سیاسەتی ئەمریکا و دژی بەرژەوەندیەکانی ئێران ڕەنگ ببێ. کورد قازانزێک دەکا لەگەڵ ئاستی لە زیاتی ئەوەدا لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا آخر ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ تۆ اتفاق ناکەن کاکە ئیسرائیل و ئەمریکا اتفاقی چیت لەگەڵ دۆناڵد ترامپ ئەڵێ دۆناڵد ترامپ و ئیدارەکەی بە قەسەد دەیوت ئێوە لە بەرامبەر پارە شەڕتان کردو کارەکەتان تەمام شوت. ئیسرائیل بەردەوام وەفدی دەنارد من دەزانم ئەو وەفدانە لەگەڵ کەسانی هەری باڵای پەکەکە و پێدە و هێزەکانی سووریای دیموکراتیک دانیشتونە ئەزام لە کوێش دانیشتون لەگەڵ چێ دانیشتونە حتا لە هەندێک شوێن دەزان تەرجمانەکەیان چێ بووە دەگەی بەڵام ئەو ئیسرائیلە کە پەیمانی ئەدا ئێوە بەرگری بکەن لەگەڵ ئەحمەد شەرع اتفاق نەکەن لەگەڵ تورکیا اتفاق نەکەن تەماشامان کرد ئەحمەد شەرع کاتێک ئامادە بوو لە پاریس ئیمزای بۆ بکە دەگەی قەتڵ عامی حەلب دەستی پێکرد ئیسرائیل جگە لە لێدوانێکی تویتر هیچی دیکەی نەدا. ئەمە ئیسرائیلەکەتە ئیسرائیل ئەمریکا لەگەڵ دەوڵەت اتفاق دەکە ئێوە بۆ سیاست ناخوێنەوە باشە لێدوانەکانی تۆماس باراک بەسنی لە بۆی ئەتو تێبگەی لە سیاستدا کە ئەڵێ پارچەکردنی دەوڵەت و پارچەکردنی مەرکەز شتێکی غەڵەتە مەبەستی عێراقە مەبەستی ئێرانە مەبەستی سووریە مەبەستی تورکیاشە سیاسەتی ئەوڕۆی ئەمریکا لەگەڵ مەرکەزە دەبێت توش لە چوارچەوەی مەرکەزدا سیاسەتێک بکەیت ئەو سیاسەتە زەحمەتە ئەو سیاسەتە زۆر جار دابڕانی هەیە پێچاوپێچی هەیە زۆر جار دەکەویە خوارەوە زۆر جار بەسەر دەکەوی دەبێت و بیکەی ناچاریە بەڵام لە بۆ ئەوە دەبێت و خوەکانی پێشوت واز لێبین کاک دیار عومەرە پرسیارەکانت هەم بێ سەروبەرن هەم بێ ئاستن وەڵام نادەمەوە داوای لێبوردنەکەم بەڕاستی نا کاک ڕێدار مەرز نییە کورد واز لە مافەکانی بێنێ وازیشی لێ نەهێنا وازیشی لێ بێنێ بۆی وەنە سبێنێ دەم پارتی هیچ دەنگ ناهێنێ ئەمە نابێ بەڵام لە قۆناغی یەکەمیندا قۆناغی یەکەمین ئەو قۆناغەت چییە ئێمە پێشتر باسمان لێوە کرد ئەتو لەگەڵ دای لەگەڵ دانی ئەمە شتێکی دیکەیە لە چوارچەوەی تەسکی ناسیۆنالیستی دیاسپۆرا مرۆڤ ناتوانێت لێ تێبگا بەڵام قۆناغەکە چییە ئەو ڕۆکە ئەتۆ بەشەڕ لە شاخ هیچ بۆ ناکرێت دەبێت تۆ بچێنە سیاست پەکەکە قبول ناکرێت بۆ ناو سیاست ڕێکخراوێکە لە لیستی تیرۆردایە حیزبی دیموکرات قبول ناکرێت بۆ ناو سیاست ڕێکخراوێکە لە لیستی تیرۆری ئێراندایە چی هەڵگرتووە چی تەقاندووە لە بەرامبەر دەوڵەتدا هەموو دەوڵەتێک وایە هیچ دەوڵەتێک لەگەڵ ئەو کەسە یعنی زۆربەی جار جگە لە ئەفریقا کە نمونەی باشمان هەیە لە هەندێک وڵاتی دیکەشمان هەیە بەڵام زۆربەی جار لە ئێستادا بەتایبەت دەوڵەتە ئەو دەوڵەتانی کە خۆیان پێ گەورەیە بە گەورە دەزانن قبول ناکەن کە لەگەڵ ڕێکخراوێکدا ڕێک بکەون کە ئەو ڕێکخراوە لە لیستی تیرۆری ئەواندا بۆ چەچی هەڵگرتووە ماوەیەکی درودێ شەڕی کردووە و بۆتە دوژمنداری خوێنی لە بۆ هەندێ یەک چارەسەری ئەوەیە ئەو پەکەکەیە هەڵوەشێتەوە نەمێنێ ئەو پەکەیەکە هەڵوەشێتەوە و نەمێنێ گروپە چەکداریەکەشی نەمێنێ بەڵام ئەو جەلان وەکو مخاتیبێک وەربگیرێ ئێستا توێکی پێ بدرێ لەو چوارچێوەیەدا مامەڵەی لەگەڵ بکرێ و شتێکی نوێ دروست بکرێت دوای ئەوەی ئەو شتە دروست کراوە ئەو شتانی کە پێشتر لە شاخ دەتگوتن لە ناو پەرلەمان بە شێوەیەکی مەدەنیانە دەیڵێ و لە بۆ ئەوە تێکۆشان دەکەین معنەیەکە ئەوەیە بەڵام تەماشا دەکەین لەبەر ئەوەی خیتابی پێشوو و ژمارەیەکی زۆری خوێندان و قوربانی هەبووە
کورد خەڵک ئەمە تحمل ناکە خەڵک ئەمە تحمل ناکە و ئەمە بۆتە بارقورسێکی زۆر گەورە و ئەمە بۆتە خیتابێکی گشتی نەریتی لە ناو مێدیا و بەتایبەتی سوسیال مێدیادا مەسەلەکە لەو چوارچێوێدایە ئەگەر مافی کللتوری وشتیوە مەرز نییە ئەتۆ بباتە جینۆسایت ئەوە لە ئێران ئەندام پەرلەمانمان نییە بە کوردی قسە دەکات لە ناو پەرلەمان بە کوردی بەرگری لە مافە کللتوریەکان دەکا لە فلان شوێن دەیکە هیچ کەس جینۆسایی دەکات جینۆسایدی ناکە بەڵام کە چەکت پێ بوو کە پۆتانسیلی ئەوە تێدا بوو ئەتۆ بچیە ببی هەڕەشە لەسەر دەوڵەت وەکو ئەو حیزب بە ڕۆژهەڵاتیان ئێستا کە لە کوردستانی عێراقن چەکت پێ بوو یانش پۆتانسیلی ئەوە تێدا هەبوو کە سبەی لەگەڵ ئیسرائیل لەگەڵ ئەمریکا ڕێک بکەوی ئاوەکو دژمن حسابت بۆ دەکا بیانوو دروستەکە لە بۆی جینۆساید بکە ئەڵێن بیانوو دروستەکە ناڵێ مەشروعە جیاوازە ینی بە جیاواز وەری بگرن بەڵێ زۆر سوپاسدان دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵمدا بوون و ئەبزانم پرسیارێکی نەماوەکە پەیوەندی بەو بابەتەوە هەبێ لە ڕۆژانی ئایندەدا با بزانین دوای کۆبوونەوەی ڕەجەب تایب ئەردۆغان و دەوڵەت باخچەری و دوای گوتارەکەی ئەمڕۆی دەوڵەت باخچەری با بزانین لە حوتوکانی ئایندە چی ڕوئەدا من چاوەڕێ دەکەم کە لە ئایندەدا هەندێک گۆڕانکاری بێنە ئاراوە ئەو گۆڕانکاریانە چین جارێ بەڕاستی نازانین بەڵام گۆڕانکاری دێنە ئاراوە و لە سیاسەتی کوردیدا بەگشتی دەبێ ئەو قەیرانە تێبپەڕێنرێ کە تێپەڕێنراوە تەماشا دەکەی پارتی 2 ساڵە حکوومەتی پێ دروست نەکرێت لە هەرێمی کوردستان ئێستا ڕادەکاتە هەولێر بەغدا لە بۆ حکوومەتی عێراق پێک بێن و بەشداری تێدا بکە یەکێتی بە هەمان شێوە 2 ساڵ لەگە پارتی ڕێک ناکەوێت ڕاکەڕاکێتی لە بۆ بەغدا ئێستا هەردووچیان لە بەغدایە وابزانم هەمنی چیر لە بەغدای هەم بافێ لە بەغدایە لە کوردست لە ڕۆژئاوا بە هەمان شێوە هەرچەندە وەزعی ئەوێ جارێ دیار نییە هەندێک هەنگاو دەنرێن بەڵام هەندێک هەنگاویش نانرێن ستاتیوتی یەپەژەهتا و کەستە یەکلایی نەکراتەوە چونکە حکوومەتی شەرع 2 بیانووی هەیە یەک بیانوە ئەیدۆلۆژیەکەیانە لە شەرعی ئیسلامدا سوپا بەناوی سوپای ژن نابێ هەبێ لە ناو دەوڵەتدا و ئەمانە پاشخانەکەیان ئیسلامیە و جیهادیە و لە هەمان کاتدا ئەو ئیتیفاقی 29 مانگی جانیوەری کە کراوە لە نێوان تۆماس باراک و بارزانی و عەبدیدا هیچ شتێک نییە بەناوی یەپەژە هەر لە بۆ هەندێک ئەوە یەک لە قەیرانەکەنە قەیرانی دیکەیان هەنێ کۆمەڵێک دیل هەنە لە دەستی ئەوەندا تاوەکو ئێستا ئازادیان نەکردوونە ئەم جۆرە شتانە هەنە بەڵام بەگشتی لەوێژدا شتێکی وا هەیە ئەوە بێگومان دوای شەڕی ئێران ویانش دوای کۆتایی هێنان جا ئێران بە سەرکەوتوی بێتە دەرەوەیان بە دۆڕاوی ویانش ڕێکەوتنێک بکرێ ئەمەیان نازانی بەڵام لەوێشەوە حکوومەتی سووریای ئێستا ڕەوشەکەی زیاتر دیار دەبێ و لە ناوخۆدا بەردەکان هەندێک لەوانەیە ببزون ئەو کاتە زیاتر بابەتەکان دەبینین بابەتەکە بەگشتی بەو شێوەیە جگەلەوە من هیچ ئیلهامێکی دیکە هیچ هیوایەکی دیکە لە بۆ سیاست نابینم ئەمە وەزعی ئێران دەبینین کە هەموو حیزبەکان هەموو خەڵکەکە لە دوای ڕۆژئاوا ویستیان شتێک بدۆزنەوە بۆەوەی خەڵکی خۆیان و خۆیان پێ خەریکن دەرونی خۆیان پێ خەریکن لە ئێران دەدرێت لێیدا بە 4 ڕۆژ دەدۆڕێنیان خامینەییان لە کونێ دەرهێنا کوشتیان ئەم جۆرە شتانە بەڵام ئێستاکە تەماشا دەکەی مەسەلەکە مەسەلەیەکی زۆر گەورەترە و کۆتایی بەرەو بابەتێکی زۆر جیاوازتر دەڕواکە ئەمریکای تووشی قەیرانی زۆر گەورەی استراتیژی و ئابووری و سەربازیش کردوتەوە هەتاوەکو ئێستا نازانێ کامە بژاردە بە ئەساس وەربگرێ لە بۆ کۆتایی هێنان بەو جەنگەدا
بەڵێ سوپاسدانەکەم کە تاوکەستا لەگەڵمان دابوون بە بابەتەکە لەمە زیاتر درێژە نەکێشێ لەمە دووە هەوڵەدەم زوو لەگەڵتان دابم تکایە بەرنامەکانمان لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن هەر بژین.